جیاوازیکردن لە پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان خوێکی لە مێژینەی کابینایەک لە دواییەکانی حکوومەتە لە هەرێمی کوردستان. لە کابینەی نوێمدا جیاکاریەکان لە نێوان میدیای سەربەدەسەڵات و ئۆپۆزیسیۆن گەیشتۆتە لوتکە و فەرمانگە پەیوەندیدارەکانی حکوومەتی ماوە بەسەرچوو کەمترین زانیاری بە میدیای ئۆپۆزیسیۆن دەدات. شارزایەکی بواری میدیا خراپی پەیوەندی سیاسی بۆ کار دەزانێ بۆ خراپی دۆخی میدیا و دەستنەگەیشتن بە زانیاریەکان کە ئەمەش زۆرێکە لە پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسان. بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان گونجاو نییە یان مەیدانێکی لەباری دروست نەکردووە بۆ کاروباری میدیایی. ئەگەر مەیدانەکە دروست و گونجاو لەبار بێ ئەو کاتە نە ڕۆژنامەنووس بەو شێوە ڕەفتارەکە کە بە هەموو کون و کەلوبەرێکە بچێ بۆ زانیاریەک نەدەسەڵاتیش ڕێلەوە ئەگرێکە ئەم ڕۆژنامەنووسە بە ئاسانی و بە ڕێکاری قانونی خۆی بگات بە زانیاریەکان. کاتێک ئەم ڕێکارە قانونیە نەدرا بە ڕۆژنامەنووسەکە ئەو بە ڕێگای دووەمە چێ. ڕێگای دووەم ئەشێ جۆرێک لە جۆرەکان ڕەفتارێک تری تا دروست بێتەوە لە ئەمانچی بەدەستێنانی زانیاری کە دیسان دەسەڵات حکوومەت یا ئەوەی کە زانیاریەکە مەبەستە نەگات ڕێی لێ بگرێت و تونند و تیژەکە دروست بێت. ئەوانەی کە لەناو حکوومەتن چاویان لە سەروانەی ئۆپۆزیسیۆنە و حەزەریان لێ یەکەن ڕێگریان لێ یەکەن ئەمانە هەیە بەڵام ناتەندروست نەبێ. کێشەی مەیدانی میدیای لە هەرێمی کوردستان ئەوەی کە ناتەندروستانە مامەڵێکی لەگەڵاکرێ. سەندیکای ڕۆژنامەنووسانیش لەبارەی جیاوازیکردن لە نێوان ڕۆژنامەنووسان ڕایدەگەیەنێ هێزا دەسەڵاتدارەکان میدیاکاران بە نەیاری خۆیاندا دەنێن و ئەمەش ناکامەڵبوونی پرۆسەی دیموکراسی و ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە. جهتێک هەیە بەرامبەری دەمودەوزراوەکانی حکوومەتن کە یاسا جێبەجێ دەکەن بەو ناوە، بەڵام مامەڵای تەندروست لە هەرێمی کوردستان نییە. ئەو مامەڵە تەندروستە پێویستی بە کاتێ بۆی کە هەموو دەستگاکانی وەزارەتی ناوخۆ و هەموو هێزەکانی دیکە فێر بن کە ڕۆژنامەنووس هەرکێک جێبەجێ دەکا و ڕئیس سیاسی نادا بەعکسەوە و هەواڵ دەگوازێتەوە. هێزە دەسەڵاتدارەکان بێگومان هێزی نەیار هێشتان کەناڵەکانی میدیا بە هێزی نەیار حساب دەکەن بەوەی حساب ناکەن کەناڵێکی میدیایە پەیامێک هەیە پەیامێکی سیاسی دەگوازێتەوە پەیامێک هەر جۆرە پەیامێکە دەگوازێتەوە. لەبەرەوە ئەمە پێمان وایە بە مەترسی دەزانن لەسەر ئەوەی کە لەسەر دەسەڵاتی خۆیان لە کاتێکدا پێویستە گفتوگۆکان هەمووی لە چوارچەوەی میدیادا کۆ بکرێتەوە. ناشەفافەتی نۆ کابینەی حکوومەت کە دوو هێزی سیاسی کۆی جونگە هەستیار و گرنگەکانیان لەدەستدا بووە تەنیا داهات و سەرچاوی دارایی نەگرتوتەوە. پێنەدانی زانیاری بە میدیاکانی دەرۆی دەسەڵات و هێشتنەوەی زانیاری لە تاریچیدا سیما و خەسڵەتێکی دانەبراوی سەرجەم کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.